لەگەڵ ئەوەی عێراق پێیناوەتە هەشتمین مانگی خۆپیشاندان و ناڕەزاییە جەماوەریەکانی دەستەبژێری سیاسی توانیان بگەنە ڕێککەوتن لەسەر پۆستەکانی کابینەی نوێ دەرگایان کردەوە بۆ حکومەتێکی نائاسایی بەڵام ئەوە ئەو ڕاستیە ناشارێتەوە کە بەرژەوەندی پارتە سەرەکیەکان بە هەند وەرگیراوە بۆ گەیشتن بەم ئامانجە پێگەی ئۆریان 21 فەڕەنسی بەو شێوەیە حاڵی عێراقی ئێستای وێنا کردووە حکومەتی کازمی ئەرکێکی گەورە چاوەڕێی دەکات لە وڵاتێکدا کە لە کەناری داڕوخان و هەڕەشەدایە چونکە دەستپێکردنەوەی هێرشەکانی داعش و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و ئاکامەکانی و ئیفلیجی و ئابووری و ململانەی نێوان ویلایەتە یەکگرتووەکان و کۆماری ئیسلامی ئێران هەمویان لەم پەڕی گەورەن و زاڵبوون بەسەریاندا ئەگەر مەحاڵ نەبێت زۆر قورسە بە تایبەتی سەرهەڵدانەوەی خۆپیشاندانەکان لە بەغداد گوشارێکی جددیە لەسەر حکومەت لەگەڵەوەی کازمی ڕایگەیاندووە دادگەرانە لەگەڵ خواستی جەماوەر و قوربانیەکانیدا دەجوڵێنەوە و ئامانجی بوژانەوەی ئابووریە بەڵام خواستی جەماوەر حکومەتێکە لە دەرەوەی هەژمونی پارتە سیاسیەکان ئەگەرچی خۆشحاڵن بە گێڕانەوەی فەریق ڕوکن عەبدولوەهاب ساعیدی وەکو سەرۆکی دەستگای ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ئازادکردنی دەستگیرکراوەکانی خۆپیشاندانەکانی ناوەڕاست و باشووری وڵات بەڵام لەوانەیە هەوڵدانی مستەفا کاظمی بۆ سربەخۆیی لە بڕیاردا ببێتە خاڵی بێهێزی چونکە هیچ کاتێک گرنتی نییە کە گونجانی لایەنەکان تا سەر بەردەوام بێت چونکە ئەوە پەیوەستە بە ئەندازەی ڕەزامەندی پارتە سیاسیە کاریگەرەکان کە خاوەنی پەراوێزێکی گەورەی مانۆڕی سیاسین بۆ خزمەتی خۆیان و دابینکردنی بەرژەوەندیەکانیان ئیرۆین ڤانفینی توێژەر لە پەیمانگای کلینگندایل لەوبارەوە دەڵێت گەمەی کابینەی عێراق لە سەر ئەو بنەمایە دامەزراوە کە سەرۆک وەزیرانێکی بێهێز دابنرێت بۆ ئەوەی نەتوانێت دەسەڵاتەکانی بە هەمان شێوەی سەرۆک وەزیرانی پێشوو نووری مالکی بەکار بهێنێت کە توانی بووی دەسەڵاتی خۆی لە ڕێگەی تۆڕێکی هاوتەریبی دەوڵەتەوە بسەپێنێت راپۆرتەکە ئاماژە بەوە دەدات کە سەرۆک وەزیرانی نوێ لە ژینگەیەکی شڵەژاودا کارە قورسەکەی دەست پێ کردووە لەگەڵ ئەوەی ڕوبەڕووی خۆپیشاندانەکانە ململانەی ئەمریکا و ئێران بەردەوامە و لە دوای تیرۆری سولەیمانی خەریک بوو وڵاتەکە نوقمی جەنگێکی خوێناوی بکات راپۆرتەکە بڕوای وایە بەرز و نزمی ململانەی ئەو دوو وڵاتە کاردانەوەی ڕاستەوخۆی لەسەر دۆخی عێراق هەیە بۆیە هەردوو وڵات دەیانەوێت سەر لە نوێکار بۆ هەژمونیان بکەن کە لە ئێستادا هەژمونی تاران زیاترە لە واشنگتۆن کە پێشتر لە جەنگی داعشدا ئەو هەژمونە بە قازانجی ئەمریکا بوو هەر بۆیە ئیرۆین بڕوای وایە پێگەی جیۆسیاسی ئێران و هاوپەیمانەکانی لە عێراقدا دەتوانێت لە درێژخایەندا سوودیان پێ بگەێنێت لەگەڵم هاوکێشە لەرزۆکەشدا گەلانی عێراق نوقم بوون لە بێهیوایی و قوروزبوونی خەیرانی ئابووری و تەندروستی لەسەریان بە تایبەتی ڕێوشوێنە تەندروستیەکان کە ژیانیان لەسەر کەرتی ئابووری نافەرمیە ملیۆنان کرێکاری لە کار خستووە و هاتنە خوارەوەی نرخی نەوتیش کاریگەری کەمەرشکێنی لەسەر داهاتی دەوڵەت و بودجەکەی هەبووە لە بارەی گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکاوە لە مانگی حوزەیرانی داهاتوودا راپۆرتەکە ئاماژە بەوە دەدات کە عێراق لە پسڕانی هاوکاری استراتیژی لەگەڵ ئەمریکادا دوورە و هێزەکانی لەو وڵاتە دەمێننەوە بەڵام بە ژمارەیەکی کەمتر